كاتێک عایشە خاتون ئێستا بەگشتی کەسێکی سەهل بووە دواترە فەرمێ بۆ خێزانەکەی چۆن بوو فەرمێ عائیشە خاتون حەزی لە هەر شتێ بووە ئەم پێشەکەوت بۆیە کرد يعني متابعي عائشة خاتون يكرد خێزانەکەی طبيعتي ناسي يزاني حەزی بە چییە ئەو شتەی بۆ کرد باشە نەوەک خێزانەکەی بکڕوزێتەوە پاڕێتەوە لی بۆ جاری وا هەیە ماکسیەک بە شایستەی نەزانێ بۆی بکڕێ بۆ عەبایەک بە شایستەی نەزانێ بۆی بکڕێ بۆ ماڵی کەسێکی بە شایستەی نەزانێ بیبە بەڕاستی ئەو کارە ساتە ئەوە ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم ڕەوشتی وا بووە ئەوش ڕەوشتی هەندێک لە پیاوەکەی دیعایەوەژەکە شوێن ڕەسوڵ الله کەوتووە صلی الله علیه وسلم بگرە سوێنی لێخوا بچیتە ماڵی خوشکەکە و تەلاقی کەوتبێ بچیتە ماڵی دایکت تەلاقی کەوتبێ چییە لەعنەتەوێ هو الله جل جلاله لقرآن لعنتي كردوا لو كساني كسيلي رحمة بشرين طب الطلاق سيلي رحمة بشرين دي لعنته تقريته أولئك لعنهم الله جل جلاله فرمي وأصمهم وأعمى أبصارهم برون خوتان لسوري محمد ولسوري رعد ولسوري بقرة شابيخ بأنه سيجار هاتوا لعنت لو كسكرا وكسيلي رحم قطعك يترتو جاری واه كخزانەکەت قطع کرد خو هەرسیلەی ڕەحمی ئەو قطع نەکردووە لەگەڵ دایک و خوشک و براکانی تۆ مناڵەکانیش قطعەکەی لەگەڵ نەنکیان و خاڵیان و پوریان وی هەمووی قرسەکەوێت لەسەر چەندین لعنەتە دەگرێتەوە بۆ ئینسان نابێ لەو بابەتانەیە بۆ شێوە بێەوە تا ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم فەرمێ متابعەی عایشە خاتونیە کرد هەویەت شەیئە یعنی حەزی بە شتێ بووە ئەم پێشەکەو بۆیە کرد